شەوی یەکەم ڕۆژی جەژنی ڕەمەزان سی ڕۆژنامەنووسی دیاری کورد بەڵێن ساڵح لە وڵاتی ئەمریکا بە جەڵدەی دڵ کۆچی دوایی کرد. هەر لەوێژ لە وڵاتی ئەمریکا بە ئامادەبوونی سەرۆکۆماری پێشووی عێراق دکتۆر بەرهەم ساڵح بە خاک سپێردرا لە ویلایەتی ڤێرجینیا کە ئەم ڕۆژنامەنووسە لە ساڵی 1996ەوە لە وڵاتی ئەمریکایە کە لە دایکبووی پارێزگای هەڵەبجەیە لە ساڵی 1999ەوە لە دەنگی ئەمریکا بەشی کوردی کاری کردووە و تاوەکو گیان لە دەستدانی بەردەوام بووە لە ڕادیۆی دەنگی ئەمریکا و کێشێ بووە لە ڕۆژنامەنووسە دیارەکانی ئەو کەناڵە. ئێوارەی ئەمڕۆ دکتۆر بەرهەم ساڵح سەرۆکۆماری پێشووی عێراق لە ڕێگەی فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانیەوە گەیشتەوە شاری سلێمانی بۆ بەڕێوەچوونی پرسەی ڕۆژنامەنووسی دیار بەڵێن ساڵح تاوەکو پرسەکەی لە شاری سلێمانی بەڕێوە بچێت و سبەینێ لە مزگەوتی ئەحمەدی حاجی عەلی پرسەی ئەو ڕۆژنامەنووسەی دیارەی کورد بەڕێوە دەچێت. ڕۆژنامەنووس بەڵێن ساڵح یەکێک لە ڕۆژنامەنووسە دیارەکان لە کوردستان و لە ناو کوردە کە لە ساڵی 1999 لە ڕادیۆی دەنگی ئەمریکا کاری کردووە و لەوێ درێژەی بە کارەکانی دیاوە. لە ساڵی 1996دا سەر چۆتە وڵاتی ئەمریکا خۆی لەدایک بووی هەڵەبجێ و برای سەرۆکۆماری پێشووی عێراق دکتۆر بەرهەم ساڵحە بڕیارە سبەینێ لە شاری سلێمانی پرسەی ئەو ڕۆژنامەنووسە دیارە بە ڕێوە بچێت.